بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورآن خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، ئەم جارە لە مەڵقەیە ئەمانەوێ پەنجە بخینە سەر چەمکێک قسە بکەین و گفتوگۆ بکەین دەربارەی بابەتێک کە زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەمان، ئەوەی کە پێی دەوترێمە جەوهەری دینە، ئەوەی کە پێوترێمە بنەمایی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە، ئەوەی زۆر کاریگەری هەیە لە ژیانی ڕۆژانەمان، لە مامەڵەمان لەگەڵ یەکتری، لەگەڵ خێزان، لەگەڵ هاوڕێکانمان، لەگەڵ گەورە و بچووک، تەنانەت لەگەڵ ژینگە و ئەوەی کە لە دەوروبەرمانە ئەگوزارێت لە جاندار و بێجان. ئەم بابەتە زۆر کاریگەری هەیە و جێی خۆیەتی هەڵوێستەی لە بەرامبەر بکەین. ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەیە فەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکاریم الئەخلاق. ئازیزان، بابەتی ئەخلاق لە ژیانی ئێمە، لە بابەتی دینداری ئێمە، لە مهمەی بوونمان لەسەر زەوی بابەتێکی زۆر گرنگ و پێوەستدارە. زۆر پێویستە بە تەنجەوە بین، زۆر پێویستە لە وردەکاریەکانی شارەزا بین، چونکە دوجار ئەخلاق ئەبێتە هۆی جۆر و چۆنیەتی مامەڵەی ئێمە لەگەڵ دەوروبەر. هەر ئەوەشە خەڵکی بەهۆیەوە جیامان دەکاتەوە بەوەی کە ئێمە مرۆڤێکی تەندروست و باشین یاخوا نەخواستە بە پێچەوانەوە. هەر ئەوەیە عاقیبەتمان لەم دنیا و لەو دنیاش یەکلایی یەکاتەوە و پێی چارەنووسمان دیاری دەکرێ ئایا ئەهلی بەهەشتین یان خوا پەنامان بە ئەهلی دۆزەخ. لەبەرەوەی ئەمە لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە، لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەم ئێوارەیەمان ئەم شەومان تایبەتەکەین با باسی ئەخلاق بە میوانداری بەڕێز و خۆشەویست دکتۆر یوسف گەرمیانی بانخواست. زۆر بە گەرمی بەخێرهاتنیانەکەی. دەخوا بەخێر بن. سپاسی ئەوەتەکەین کە کاتت بە ئێمە بەخشی کاک دکتۆر. خی گەورە پاداشتان باتەوە. سپاس و بەخێرهاتنی گەرمی ئەم میوانە بەڕێزانەشەکەی. یەخوا بەخێر بن. زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەکەمانە ئامادەییتان هەیە. ئەکرێ بە تەواویمانە سەرنج بدەن، دوایی دەرفەتتان نەدەینێ لەوەی کە ئەگەر کۆمنتێکتان هەبێ یان پرسیارێکتان هەبێ بیکەن. ئینشاءڵڵا هەرەوەی کە سەیریشمانەکە لە ڕوانگەی پرسیارەکانی ئێوە زیاتر بەهرەمەندە بێ. دووبارە بەخێر بن. جەنابی مامۆستا، چۆن لە ئەخلاق تێبگەین؟ بەچی دەوترێ ئەخلاق؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. دەرە زانایان سەبارەت بە ئەخلاق لە ڕووی زبان و لە ڕووی ئیستلاح و هەزاراوی و قسەیان لەسەر کردووە. هەندێک لە زانانی وەکو ئیمامی ڕاغبە فەرمێ خەلق و خولق ئەسڵەکە یەکشتە. خەلق و خولق. خەلق بە دەرەوە وترێ جسمی ئینسان، شکل و هەیئەت وانەی پێوترێ، خەلقی پێوترێ. خولق ڕووی ناوێتی، ئەخلاق ڕووی ناوێتی. لە ئینسانە ئێمە ڕوحمان هەیە و جەستەمان هەیە، ظاهیرمان هەیە و باتنمان هەیە، ناوەوە دەرەوە. بەشی ئەو سیفەتە مستەقر، ئەو سیفەتە مستەقرانەی کە لە ناخی ئینسان هەیە پێوترێ ئەخلاق، کە لە نەتیجەشە شوێنەوار و بەرهەمی بێ کە پێوترێ سلوک. کەواتە بەشی ناوەوە ئەو سیفەت و طبیعەت و ینی سیفەت و طبیعەتانی کە لە ناوە پێوترێ ئەخلاق. ئەمە کاتێک کە مەظهەری دەرەوەی لە دەرکەوتنە پێوترە سلوک و تەعاملانەیە کە ئەکرێت، پێوترێ کاتێک و سلوکی ئینسانیش چاک بیان خراپێ هەڵقوڵاوی ناخێتی، ئەو کاتێک پێوترێ ئەخلاقێکی ئەخلاقەکانی مەسەرەن جوانە یان ئەخلاقی ناشرینە. ئەمە وەکو جانبە لوغەویەکەی، وەکو جانبەکەی تر جانبە ینی کردداری و فعلەکەشی وەکو ئاماژەمان پێکرد، تەمان وەکو جەنابیش ئاماژەت پێکرد کە گرنگێکی زۆر گەورەی هەیە. تەسەوورکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ئەکمەل المؤمنین ئیمانن ئەحسنهم خولقا.
کامڵترین دیندار ئیماندار ئەو کەسی ئەخلاقی لەمە جوانترە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وێنەیەک وایە بە تەواوی ینی دینەکەت ڕنگ پێداتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کرد من أحب عباد الله إلى الله کێ خۆشەویستترین بەندەکانی خوای پەروەردگار لای خوای پەروەردگار فەرمووی ئەحسەنهم خولوقا خۆشەویستترین بەندەکانی خوای پەروەردگار لای خوای پەروەردگار ئەوانن کە لەمویان ئەخلاقی جوانترە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت إن من أحبكم إلي خۆشەویستترینتان بۆ لای من وأقربكم مني مجلسا نزیکترینتانیش مەجلیس لە ڕۆژی قیامەتە ئەحاسنكم أخلاقا. وفرميت هیچ شتێک نییە لە میزانی عەبد ما من شيء أثقل في الميزان للرجل قيامته من حسن الخلق. ميزاني شاكا وخراب ميزاني شاكا كان لدواي توحيد وعقيدة كتو إيمان داخلي إسلام بي مسلمان بي هيش تكنية قرص ميزان قرص كوك وأخلاق جواني. وبسيارن لبيغمبري خواكر صلى الله عليه وسلم شتيك زورتين يعني سببك بوي خلق كذا بهاش فرمي تقوى أخلاق جواني. وإنسان بأخلاق جواني أقاته لحد كان هاتو أقاته درجي شخص كالروج وكان بالرجوع به وشويشي بشونيش بالله. أتواني بلين جورك اللي بيوري دين داريو باور داري إنسان يعني. زنان فرموي أنا أجا شخص كان بيني همو عقيدة لبربو عبادتي شي زوربو صفاته أخلاقه هرسو كوتي جوان نبو خلالك العقيدة كي ولا عبادتك. و إيماني الرسن أخلاقي جوان برهمه هنا كأخلاق جوان نبو خلال أصل إيمانك هي شو الناسين يخوي پروردگار إيمان الرسن أجر قتابي واهم بونم للرجيج لو شد ساعات بخواني 10 ساعات أخواني الامتحان جاي لصار صدى بيسة هنا سي هنا خلالك إيه توش بعدين تاير اللي مزقوت يجبي وهمو دروز عقيدة خوان دبي أخلاق جوان نبو صفاته روشته كردار كان جوان نبو زنيان فرمون وكو داريكي بيسي برو ببرهمة بموضوع أخلاق يعني زنيان وبقري أحاديث كان بيغمري خوا صلى الله عليه وسلم جرينجي زوري بيدراو يعني ما وصل هلو استكردن لبرانبر يا زور جرينجا وزور جرينجا يما معناه تيبجين كان برهمي دينداري يعني برهمي أخلاق ما دينداري زور جرينجا هاي زور لجاني روجاني يا جرينجي بوادا لمزقوتا بمينتو مشتيكي بيروزا قرآن زور بخوێنێتەوە شتێکی زۆر مبارەك و خێردارە بە چەنگ مفرەدەکانی دینەوە بێ بەڵام پیگرنگ نییە مەسەرەن چۆن مامەڵایەکان لەگەڵ دەوروبەری و ئەوی پێوتری ئەخلاق ئەمە مای هەڵوێستەکردنە ینی زیاتر مامۆستا تۆ توانی چی بڵێ لەمە زیاتر لەسەر ئێمە ئێستا مشکلە ئەوەیە تەسەورمان بۆ شتەکان هەڵەیە بۆیە تەسەڕوفاتمان هەڵا بێ خۆی تەسەوری جوان تەسەڕوفی باش دروستەکە وەختی خۆی علم خوێندن و عیبادەتکردن و بەو شێوازە بووە کە خوای پەروەردگارەیەوێ بۆ نمونە خوای پەروەردگار کە باسی نوێژمان بۆ کات إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەبێ لە خراپەکاری و ئەمانە دوور بخاتەوە لە حەجە ئەو نوێژ ڕوکنێکە لە ئەرکانی ئیسلام حەج ڕوکنێکی تر لە ئەرکانی ئیسلام ئەم عیبادەتە گەوران یەکێک لە مەطلبە هەرە گەورەکانی ئەم عیبادەتانە ئەوەیە کە ئەخلاقت جوان کە لباس حجة فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج يعني نا فسوق تاوان نجي دارو خال دم يعني سخلك ويا تشبوا عمريك تشبوا حجك معنا خلق طبيعتي شلون ما تعاملك بلام تولى حجة بوي بي باريزي يسمى رمضان بوي بي باريزي بوي أجر باداش كي وخوي بمينتوا أبي بزان بوشي فرز كراوه مطلب يكي لما مطلب الجوركاني مانجي رمضان يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بوي السلف بيشيناني أمومته ظلا بابة باش حاليبون إمام مالك فرميت كدايكم من منالك بو دايكم آمدي كردموتي الله خليكي كوتورشتي وأوني كرم مش تكنيتو بي ين بي تربرز بي بين بختور بي جوربي شو علم خينا اذهب إلى ربيعة الرأي فتعلم من أدبه قبل علمه شوف فيري أدب وأخلاقي بيبقى بيش علمك هندي لسلف فرمو يعني ما بابلين 10 سال علم مخوندوها أنا عندي كان 20 سال علم مخوندوها هندي كان فرمويتي زور بي سالكاني بو أدبي شيخك أخلاق وروش وكداركاني اللي فير بب شو
قدر و قیمەتی ئینسان بەوەیە کە هەڵی گرتووە. جوانە. ئێستا ئەم دەبەیەکی ئاو با بڵێن، دەبەیەکی ئاو بە چەندێکە؟ بە 250 لەوە چێ، یان دوانی 250 بێ. پڕی بکە لە شربەتێکی فرێش، ئەو لەوە چێ بێتە گرانترە نرخی، بێتە 1000 فەرەضەن. هەر ئەو دەبە ئاوە پڕی بکە لە هەنگوێنێکی ئەسڵی، لەوەی بە 50,000 بدرێ. هەر ئەو دەبە ئاوە پڕی بکە لە ئاڵتون، زۆر گەرانترە بێ. پڕی بکە لە ئەڵماس، ینی دوور لە مەجلیسوانێکی گویان لێمان ئەمان بینن، بڕکە لە شتێکی بۆگەن و خراپ فاسی دۆمانە، کەس بە هیچ نایەوێ. هەر ئەو دەبەیە بوو قدر و قیمەتی بەوە بووی کە هەڵی گرتبوو. وهي جانبي أخلاق قدر وقيمتي تخوي برغافة إن الله لا ينظر إلى أجسادكم، خوي برغافة الجسم تناك ولا إلى صوركم، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. جانبي أخلاق يعني بويا خوارزمية عليت كبساري، لكن عليه إنسان أخلاق جماريك، أخلاق لغل دين داريتي إنسانة جماريك. أجر تو دولة من بوي صفريكي بوزادك أبي بدأ ما بيجمع تعبير يسا شهاديكي باش تبي صفريكي تري بوزادك، جا هنا يكتب صفريكي تري بوزادك، تا الرواج صفة شاكان صفري بوزادك، يكاكي لدركة رايكشا كومالا صفريك، كومالا صفريك هيك يعني بهاينية شي بهاي بيدا يك أو جماريك كبهاي بيدا. إذا ما همانا لنا وخلق زور دولة منا وخلقي خرابة بله هشمان خلقي شاك أخلاقك شاكي كردو دوري لأخلاقك خرابي كردو. همانا الطبيب ودكتور شهادي كي برزي هي قرآني بيروز چون باسی أخلاق من بوكا ما بس بي أخلاقي جوان كامانا مكارمي أخلاق كامانا وكو تاكا جراماجيان بيبكي لقرآن أما جبوا زور شكر جاري زور لأصف أخلاق كان لقرآن هذاك خوي برد أما أخلاق يعني خوش بي. والله يحب الصابرين والله يحب المحسنين والله يحب المتطهرين. يعني زور لصفة كان إن الله لا يحب الخائنين، خوي برد إنسان خائن خوش نابي، لا يحب الظالمين لا يحب المعتدين. صفة جوانا كان خوي برد خوش بي، صفة خرابة كانش خوي پروردگار خوش نامه يك. دوميش أخلاق لقرآن بيوست نية بوتوب بأخلاق بس لقل مسلمانة عام أخلاق صفة كامة توبي لقل مسلمانة لقل كافرة لقل آجلة لقل جناب أمجد فيك لقل سروشتا لقل جينجية أم صفتك أبي لتويا أبي تماشي برابر ناكي شوانا زوجة تماشي برابر ناكي بلقى لسر أمتشيه خوي برقا في قولوا للناس حسنا. ناس كذا ليرا فرموا أنا ناس كافرون مسلمان أجريتوا يهود ونصارى أجريتوا. الله طلحة يقولي بيكي لا تابعي وكان ناوي طلحة فرمي برساري كرت طلحة يقولي عمر أقلمتك نتشوبه برساري كردوتي من بزانائك فرمو من نايم مجلسك يتو أو مجلسيتو أهلي أهواء وأهلي بدع محاضر عيتو هم خلقيتا دانشي وأنا رجل في حدة منش بيعكم تنديو رقيكم تاعي بيم قصير رقكم قلت لا تفعل قصير رقمك خوي برقالة فرميدو قولوا للناس حسنا فدخلت هذه الآية اليهودية والنصرانية فكيف بالحنيفية يعني أما يتا يهودي ونصرانية قريتوا فكيف بإنساني مسلمان أنجاز ذلك أنا فرمي يمكن ما القرطبي هنا يأتي فدخلت هذه السني والمبتدع سني ومبتدع كافر مسلمان ما يأتي يقريته وقولوا للناس حسنا نكر حسناش كحسنا يتر ما فرمت حول من لفظك جوان هم تعاملك الشيرين هم هل سكوتك جوان آياتك كده فرميت خوي برجال فرمي وقل لعبادي يقولوا التي هي أحسن ببند كان بلا باشترين بكاربير حتى لتطبيق أمس الصحابة والسلف وبيشيناني أم أمتا وخلق ملتزمة راستا كان لكون متعظة شون تطبيقيان كردو. إمام عباد برسالة أن لكرد أنت أكبر أم رسول الله صلى الله عليه وسلم توقع ورتين بيغمري خواه صلى الله عليه وسلم. طبعا فرمي رسول الله أكبر مني ولكني ولدت قبله فهم لمن قورتره والله من بيش أو لا دايك بو هذا بيكي جوان الرواية فرمي رسول الله أكبر مني وأنا أسن منه
من لو بتمنتر من أولى من قورتر يعني مراعاة حتى إمام عمر ابن القيم هنا والله إمام عمر شوانا قرب زان أمة وضع أمة شوانا خلقي بيني يعني الناس للدوري أجري كوبنوا أجري كان كردوا للدوري كوبنوا والله هاد بيان بقول يا أهل النار وستا تنا يا أهل الضوء تدبري أهل النار تعبيرك القرآن هاتوا بأهل دوزخ فلوي أي أهل روشنايك يعني بوي الرؤية الشرعي ولا تعامل بويا لا تعامل كيس لا قرد دايكو باوكو بونم نتو تماشا كزانا فرمنا يا بتشايكي تيجي وتماشا يعني نابي صوت البرز ببسريانا نابي مناقشة بكل مجالس بوي لا يخلق بيسلمين أو يتوحقتها أو نابي أوفيكي برامبر بوتري يعني فيم جملة بزاناك بسارين لك وتي باوكي من واخرها بساري لك واخرها أو ما نقرأ هروا كأما كومل السلبياتي كي باوكي باسكت ودي كرم جاري بم أسلوب باسكت باوكت خلاف أدب الإسلام التفاصيل دي باوكم وايكرد شون هو باسي باوكتي تجاري احترامي بقرة هرب بخراب باسكردني أما خلافي أو برو هناك باسكري أنجا هرتشيشي كردوه أصل وايت ولا صبر بقري أصل وايت صبر بقري حتى أجر جهاد اللي قلب كاي بمعنى هول ما نقولون تكوشاني كي جورب كابوي كافرتك خبر قبل من فلا تطيعهم علما يعني بخسين ما كي يكسر فرمي وصاحبهما في الدنيا معروفة يعني أما أخلاقه همو بشك أنا قريت توا يتر للتعامل كدني تو كمال الصفات يا أو صفتان كشرع داوي يكون أم صفتان شلون دروس به حتما هندك جانبي علمي بجانب علمي كو جانبي عملي التدريب والرياضة كردن دروس أبي شو كبرايكي بخيل مثلا شلون بيكي وايل يبكي كسخاوتي هبي كتير قال لحقيقة الشرع بيانصم فمي سيرشتي سويني لسرخو يكي لو أنا كصدق على مال كمناك أما يقيني بو دروس بكري جانب الديني أو يقيني كشرع بيقين تبي كاتيك أم حقتي بدركبي سبب هركس يقول لك هكا ورقيك بدا سليمان دو ورقة تدريته بحلالي بونون أي كا بار كان رزيل بحريصة لسلي بك كان تروق به مثلا بو شو يقيني هيك أو شوينيك سقيها ببو شوينه ديك خوي بردقار أو داداتي جانب علميكي جانب عمليكيش خلافي نفسي خوت وكل محمد قدوة فرميت الحياة عادة جيان خورا هنانا خود لسر هاتشي رابينا دعي لنتيجة أيش أبي بطبيعي بوت جانبي أخلاق براسي يعني تصور كان بيغمري خواه صلى الله عليه وسلم باسي أفرتي كان كنت شون يجيكي زورك وصدقش زورك وعباداتي زورة بلان بزباني عزيتي دراوسي كده فرمي هي في النار باسي أفرتي كان كنت صدق وشتي زور كم ترى نيوجو شو نيوجو تكاني شي لو كم ترى بلان بأخلاق أوايا فرمي أو أهلي باشتر وكو جنابت فرموت أما باس كردني أوانية كالشونيش أهميدي كمانا شونيش زور قوري بلام چيا الشونيش أم عبادتانا أبي شوانواري هبي برهمي هبي كاريگري هبي لسر جانتا يعني زور بي عبادتا كان بو مطلبك دانراو أو مطلبك كشرع داينا أبي أو بدس بخي بله ما سيبرز أويك بيوندي بابلين چینە جیاوازەکانی کۆمەڵگەوە هەیە یان چینی باڵا دەست و بەرپرسیاری یەکەم و چوزانم تا خوارەوە یان پێویستی بە ڕێگەزەوە هەیە وە ژنەوە پیاوە مەسەلەن ئایا ئەخلاق پابندون بە ئەخلاقەوە هیچ جیاوازیەک دروستەکە لە کام ڕێگەزبی یان لە کام چین و توێژبی با بڵێن ماوسەیان ئەخلاق شتێکی عامە هەبی هەموو کەسێ هەیبێ بەڵێ هەموو کەسێ أخلاق لو بابتيه كمية همو كسبيه اختصاصي هبته وهمو كسبيه بأخلاقنا تعاملك همو كسي خوي برورده كرده بي أصلا إيش يكيك لإيشي بيغمبران لقرآن شوار جارباسي كردوه يعلمهم الكتاب والحكمة ويزكيهم سيجار لقرآن التزكيكي بيش على المخصوص كالتزكية وإمام غزالي أفرميت بديتي لدوشت أفرمي التخلية والتحلية تخلية شيا خو خالي كردن لسر أوهم طبيعة صفة خرابانة أخلاقيات وطبيعة وصفة خرابانة كلا ناخي إنسان لكردار ولا صفات وطبيعة إنسانية تخليك خويا خالك تحلية بهمو صفة أخلاقي جوان خوي برازيانتوا
ئەمە زانیان فەرمونە ضرورە هەموو کەسێ دراسەیەکی خۆی بکە ئەم دراسەکە بزان چه ئەخلاقیاتێک چ تعاملێک چ تەسەڕفێک چ ڕست و کەوتێک شتێکی هەیە کە خراپە بەمەوە نەچێتە حوزوری خوای پڕگار لە دنیا ئەمانە هەمووی تەرەکە هەموو بەرنامانەی کە هەیە بیگرێت کە پێویستە بیگرێتە بێت بۆی خۆی لە ڕزگارکە جا بۆیە سەعومەری کوڕ عەبدولعەزیز کە میوانی هاتووە خۆی خزمەتی کردووە وتیان ناوت هەندێک خەڵکی میوانەکان وتیان چۆنە بێ عومەری کوڕ عەبدولعەزیز هەڵساون ئەوان خزمەت بکەن وتی ئەو شتم بۆی هێنان وندایشم نا هاتم عمەریش بووم ڕۆشتم هەر عمەر بووم هیچ یعنی هیچم لێ نەگۆڕا یعنی بۆیە یعنی زۆرجار لە سیرەیە باسە کرێڵێ ئەبوبەکری سیدیقی ماوی عمەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارەوە بووە نەناسراوە خەڵک نەیناسیوە بە هەیئەتێک بە لیباسێک بە شتێک نەیناسیوەتەوە و کە خەڵکێک هاتووە لەگەڵ سەحابەی تەعاملی کردووە هەمویان یەک مەزدەری ئەخلاق و ڕەوش بەرجەمانە بۆیە تر تۆ ئێمە ئەخلاقمانەیە بۆ سوڵتان مەسەڵەن سوڵتان تۆ سوڵتان گەورە بی وەلی ئەمر بی خەلیفە بی هەندێک ئەخلاقیات هەیە کۆمەڵ ئەخلاقیات هەیە جارێ ئەمە عامە بۆ هەمووی هەندێک تایبەتمەندی لەویشە هەیە ئەبێ ئەو تایبەتمەندی ئەخلاقانە بپارێزێ ێسەر ڕازگۆیی و عەدالەت و مەسەلەن دڵپاکی و ئیخلاص و سەخاوەت و تا کۆتایی ئەو شتانەکە هەیە کۆمەڵ شتێکی هەیە عامە بەڵام جار وایە تۆ لە جێگایەکی تۆ ئینسان کە باوک بوو هەندێک مەسئولیاتەکەوێتە سەری کە خێزانی هێنا هەندێک مەسئولیاتی تایبەتمەندی ترەکەوێتە ژیانیە لەوەی کە هەندێک تەعاملات بکە لەگەڵ ئەم ئافرەتێک کە هاتووەتە ژیانت لەگەڵ ئەم مێردەی کە هاتووەتە ژیانت ئینسە بۆ نەزانیان فەرموویانە تۆ جار وایە کە خێزانت یان مێردەکەت دە صیفەت با بێژن دە صیفەت هەیە هەشتیت بەدڵ دوانی بەدڵ نییە لە دوانی عەزیەتەدا و تویانە چاک وایە چی بکەی ئەسڵ لە ئەخلاقی ئێمە چاکە ببەخشین و عەزیەتی کەسیش نەدەین هەر ئەوەش نی عەزیەتی کەس نەدەین تەحەمولی عەزیەتی بەرامبەرەکەش بکەی خێزانە مێردە دراوسەیە برادرە و تویانە مەسەڵەن دە صیفەتت هەیە دە صیفەتی هەیە هەشتی چاکە و دوانی ملاحەزەی لەسەرەوە عەزیەتەدا ئەڵێ ئەم دوانە لە زاویەک دانا بەڵێ من هەر شتێک لەم دوان مادام شتێک نەبێ شتێکی تاوان و مەعسیەتێک بێ شتێکی ئەخلاقی بێ ینی شتێک بێ کە زۆربەی مشاکلی خەڵک لەسەر هەندێک تەبایعە لەسەر هەندێک ئوسلوب و سلوکیاتە ئەڵێ ئەو دوو صیفەتێک کە بەدڵنیە لە زاویەک داینە بڵێ هەرچی لەم جانبەوە هات من تەحەمولی یەکەم ئیتر تۆ لەگەڵ کابرایەکی لەگەڵ شخصێکی کاملە تەعاملەکەی هەشت صیفەتەکەی تری بەدڵە عیبت نییە لەگەڵیان تۆ لەگەڵ ئەمە تەعاملەکەی ئەویشیان تەحەملەکەی ئیتر ژیانت ئەڕوا ئیتر ینی لە هەندێک بابەتە تۆ خۆت پێویستەکە لە هەندێک شتا ئینسان خۆی بدا لە بێئاگایی لە هەندێک شتا پێغەمبەر یوسف عەلەیهی السەڵات وەسەلام براکانی وتانی یەسرق فقد سرق أخ له من قبل مەبەستیشیان کێ بوو پێغەمبەر یوسف فأسرها يوسف في نفسه ولم يبدها له يعني جار وایە تۆ هیوایە لەسەر بەسیترین شت هەر مناڵێکی کە دێ مناڵێک کە دێ شتێکی بۆی هێنێ ئەکەوێ شتێکە شکێنێ یەکسەر ئەو مناڵە فەقیرە شکستێکی توش بووە ئەبێ بیگریتەوە ڕاستی کەیتەوە نەیڕوخێنی جار وایە ئەم ئەڵێ ئەوە هەر وایە ئەم مناڵێ دایم پەنادا میوانەکەش ئەو مناڵێکی منیش هەیە ئارۆکو ئەمەیە فەقیرە بە هەردوو لەوە جار وایە ئەو مناڵە ئەشکێن بە جار وایە ئەمە لەم شکستێک کە تووشی بووە پێغەمبەری خوا ڕازی نەبووە کابرا لەعنەتێکی کردووە لە یەکێک جار و دوو جار و سێ جار نەبووە چەند جار هاوردیان ئارەقی خواردووە گیان ئەمە چی هەموو ڕۆژە قسەیەکی پێ کردووە پێغەمبەر ڕازی نەبووە مەبن بەعاون لەسەر براکەتن ینی هاوکاری سەنەبێتە هاوکارێکی شێتان لەسەر براکەی کە تووشی خەڵەیەک بووە جام بەسمەوەی جانبە ئەخلاقیەکە ینی مامۆستا لە هەندێک کەلتور و کۆمەڵگەیە بامیان زەخکەمەوە باشە ئەوەندەی چاو لەسەر ڕێگەزی مێیە ژنان و کچان و حرمەتەن بۆ چوونە ژێرباری ئەخلاق و شەرم و شکۆ و حیا و ئەوانەوە کە پێدەوترێ با بڵێن ئەوەندە چاوی لە ڕێگەزی نێر نییە پیاوان و کوڕان و ئەوانە ئایا هەر بەجددی ینی دینی شوامان پێڵێ والله ئەمەیان عادەتە زاڵ بووە لە کۆمەڵگاکانە ئەنا ئێستا ینی دوور لە قەدری جەنابتان کە ئەم قسە باسەکەمەوەی کە گوێی لێمان ئەمان بیسێ ئێستاگەر ئافرەتێک تووشی زینا و فاحشەیەک بێ لە مجتەمەعاتی ئێمەیە سزاکەی وەکو سزای پیاوێک نییە بەڵام لە شەرعە بۆ ئەوەی کە کچ بێ یان کوڕ بێ یان ژنی هێنا بێ یان شووی کرد بێ یەک سزایە
بەڵام لە مجتمعاتی ئێمە یەک سزا نییە ولا تعاملکردن لەگەڵیە تعاملکردن لەگەڵیە هەمان و تعاملکردنیە لەگەڵ ئەمە کرێ یەک تعامل نییە هێمە هەندێک شتێ لە ناو کۆمەلگا و مجتمعاتی ئێمە غەڵەت تەفسیری بۆ کراوە یەک و عادەتەکەش زاڵ بوو بەسەر عیبادەت دوایی ئیدەنە پاڵی ئیسلامیشەوە و ئیسلام لە زۆر لەو عادەتە خراپانەی کە هەیە لە ناو کۆمەلگا طبعا ئەو دوو تاوانە باسم تاوانی زۆر گەورەیە بەڵام باسەکەمان لە چیە نقطەیەکی محدد کە ئەوەیە ئایا لە شەرع بۆکو یەک سزای بۆ دانراوە بەڵام لە مجتمعاتی عاداتی خەڵکی لای ئێمە وانە بەتاکیدەوە شەرع بەریئە لەو عادەتانە و زۆر بابەتی شەیە ئەسڵن لە لای ئێمە ئەسڵن بە شێوازێکی هەڵە تەفسیر کراوە جار وایە هەندێک ئەحادیث هاتووە سەبارەت بە ئافرەت طبیعەتی ئافرەت لەگەڵ طبیعەتی پیاوە جیاوازە طبیعەتی ئافرەت لەگەڵ طبیعەتی پیاوە جیاوازە هەندێک جار شەرع پێت دەڵێ ئەمە بۆ ئەوی مڕاعاتی بکەی نەک بۆی ئەو ئاەت و حەدیثانە بکەیتە وەسیلەیەک بۆی بیشکێنی ئافرەت بۆ نمونە یعنی حملی هەیە ئافرەت بۆ نمونە سوڕی مانگانەی هەیە ئافرەت هەندێ بەدەنی وەکو پیاوە بە قووەت نییە توانای بە قووەت نییە ذاکیری وەکو جیاوازی و تایبەتمەندی بایۆلۆژی هەیە ئەمانە کە لە شەرع پێت دەڵێ جار وایە بوونە وەکو قارورە ناو هاتووە وەکو شوشەک ناوی هاتووە مەسەلەن رفقا بالقوارير مثلا اما تۆ ئەمە نابێ بکەیتە وەسیلەیەک بۆی پێویشتکرد نا تۆ شەڕڵی مڕعاتی بکە چونکە ئەم وەکو تۆ نیە لە هەندێک بابەتە یان هاتووە مثلا ذاکیری بۆ جاروا ئەفرە ئەن تەضل إحداهما فتذكر إحداهما الأخرى بە دوو شاهد بەرامبەر بە یەک شاهد ئەمە ئەوە نییە کە تۆ وای لێ بکەی کە یان ئەفەرمێت ئافرەت وەکو هێنێکی لارە بە بڵێن دڵ ئەمە لە طبیعەتی ئافرەتە زانایانە فەرمون کە ئەو بەو شێوەیە پیاویش مەسەڵەن ڕاستە ئەبێت تۆ ئیحتیوایی بکەی کە بتوانی ئەم ئافرەتە بگوێری طبیعەت و تعامل و عەقڵێتی خۆی هەڵسوکەوتی لەگەڵاکە چونکە جار وا هەیە ئەو پێویستی بە کەلیمەیەکی عاتیفیە پێویستی بە سەبرێکی تۆ ئەبێ سەبرت زیاتر بێ تۆ ئەبێت تحملت زیاتر بێ ئەبێت تۆ بتوانی زیاتر وەزعەکان ڕابگری تۆ کە قیوامەت هەیە مەسئولیەتت هەیە مەسئولیەتەن بەرپرسیارەتیت زیاترە نەک ئەم بەرپرسیارەتێت تۆ ئیستیغلالێکی بۆ ئیدلالی ئەو جان لە مجتمعاتی لای ئێمە زۆر جار هەیە شتەکان غەڵەت تەفسیر ئەکرێ نازانمەوە تەواوە پێم کە گەیشتی وا دەرم بینەرانی شێوریان گرتی بێ مامۆستا ئەخلاقیات و سلوک و مامەڵە ئەمە مەسەلەن ئێمە تەشی دەکەینەوە لەوەی کە جوان بێ و بەڕێز بێ و شایستە و تەندروست بێ تەنها بەرامبەر بە مسلمانانە یان ئەهلی غێری مسلمانانیش هەمان حکمی هەیە ئمە ئەگەر تەماشای قورئان بکەین و تەماشای سیرەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم زۆر بەڕوونی ئەومان بۆ دەرەکەوێ پێغەمبەر یوسف عليه الصلاة والسلام بە زوڵم کردویانە سجن و لە شتێکی زۆر گەورەشە کە ئینسان لە شەرەفی ئەتیهام بکرێ بێژم فاحشەی کردو زۆر گەورەیە بۆ یەکێکی زۆر پاک کاتێک کات ئەو مجتمعە کە ئەم سجن بۆ لای ئەوان مجتمعێکی کافر بوون و تا وەفاتیشی کردووە مجتمعەکان نەبوون بۆ مسلمان قەیرانێکی گەورەی اقتصادیان بۆ دروست بوو خۆی پڕدا حلی ئەم قەیرانە قسە لای پێغەمبەر یوسف زانیانە فەرموویان نەیکردە مەرج من ئیسفادەتان پێ ناگەێنم تا مسلمان نەبن نەیکردە مەرج ئیسفادەتان پێ ناگەێنم حلەکەتان لای منێ پێتان ناڵێم تا دەرم نەکەن لە سجن هیچی نەکردە مەرج یعنی بۆیە ئێمە مسلمان ئەبێ خەیری بێ بۆ بەشەریەت هەرچەند بەرامبەر عەزێتدا و ئەسڵەن داوای ئیسلامی ورد بوویتەوە لە داوای ئیسلامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لە گەورەترین ئەسبابەکانی بڵاوکرد ینی ئینتیشاری ئیسلام ئەخلاقی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تۆ تەسەوەر کە خەڵکێک هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهید کەن هەمووشیان کۆبوونەتەوە ئیمامی عەلی دانرێ بۆ ئەوەی کە ئەم خەڵکە ئەمانەتەکانی نەفەوتێ يعني بوي الإسلام فرمت ادفع بالتي هي أحسن ردي خرابة بتشاك بدر فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم يعني أما أخلاق جوانيته نك لقل كافر يكيش حتى لقل أجله حتى لقل حيواناته لروي شرعي وبيت تعاملت بوشي وبيك يعني صحابك بينيان حيوانك دانا وقاتش السيرفيس السرج برلي
ئەم پاڵی خستۆ بۆی سەری بڕێ وهي تلحظ إليها تماشايا کرد فرمووی أتريد أن تميت موتات هلا حددت شفرتك قبل أن تضجعها يعني ما عمرك شخص يجيبني براني يجيب بوي رأيك يا شا دريكي لدى وتي سوقها إلى الموت سوقا جميلا يعني پیغمبر خدا صلى الله عليه وسلم لسفرك أبو خلقي يجيبني بينيكي تيري يجيبني ربرز أبو وداء بزي وروشت وهاتو معنا تماشاي شبرزة من فجع هذا بولدها أما كي هواش برزي كردوه هواتو شيني كردو بهوي بشكا كان يعني تي والله صحابانا وبشكا أنا ما لا جوان يعني اشتك هنا أنا تردوا إليها ولدها قصمه هي أخلاق يعني نك لقى الكافرة حتى لقى الحيوانات أخلاق لما حتى لقى الأسير تقول لك لكاتي الشر لقى الكافرة الشر يتر يعني أو أسلوبي خوي هي أشي داون على الكفار هل أنا كبوبة أسير خوي برقال لقى شيء باسيك يتيما لقال يتيما مسكين يتيم ومسكين أسيب يكو باسك ده مسكين شو لقى تعامل كريه إنسان كباوكي نبي شو لقى تعامل كريه كان بنازو رحمو بزيوه جابويا لقال ما مصديان ما بپرسم أي لكاتي هاتني إسلام ولا مسردة الشباب لين لقل عرفوا عادتي وكلتوري قرانا شون ما ملي كردو أجر بابتكي شايسو جنجاوي تابو بين الرؤية أخلاقية اشتكي جواني تابو بين الرؤية أخلاقية بون منا مثلا هم يرفض كردو هات هون دي تري هنا يعني شون ما ملي لقل كلتور وعاداتي هم فتوحات إسلامية تماشاكن هموش اشتي جواني أو مجتمعان ورقرتو بالله حتى لروي إدارياته يعني لروي إدارياته يساء إمام عمر كبيني لا فرصة إنها مناويس يعني نصرة وديوان يعني هي وناوي بيشمر ما بلين بالتعبير يسا بيشمر يعني جنود كان نصرة وأمانة كم الله بابتك ولا وانا وريان قلت إما اشتك ومخالفي الشرع كما النبي واشتكي بسود به يسبتو تماشاك اشتر مجتمعاتك بس بونمنا يا ساي مرور يعني هي فرضا متطور تر لو ايامه سلامتي زياتري تاع لو ايامه يعني هر بابتي كي تبسود ببوكم المجتمع الاصل في الاشياء النافعه الاباحه الاصل في الاشياء الضاره المنع فتوبيا ولنك ويك نصمش ما دام مخالف نصوص شرعنا به جزاك الله خيرا زور باشا من درفت بنبرز انا ادم يعني كان هي مجبور جاري فيه كمان كان أنا بوان بابتي أخلاق تبينوا ملاحظات وبرسالك تان هي لما مصطيب كان ما مصيب برز زور بخير بيت زور صاص بقصة كانت سرنجي شتيكم يا كاسك باسي أخلاق كريد يعني شون بتناسين خذنا ناسيني بله ببوي من ناوم دنيا آسو لا كوليج ياسام لا قناغي دو خشالي زور سباس برسياركي من أويا يعني كشتيك بيشواني آدابي عامة لكم ألقى أكري جزاءكي تشيبي أقر لرويا سيو جزائي بودانا رابي جزاءكي تشونه واتشتك بيشواني أخلاقي ناو كومالغا وكو أزانين كالزور بي حالة كان دينيش لقل عرف عاداتي كومالغا كأقونجي شكا ديني إسلام دينيكي قشكيرة كاتا أكري جزاءكي تشيبي تنها جزائكي تأديبي يعني شون بابت هي يعني تعزير أكري وهندي بابتها يعني للروي مدبر بابتها قضاوتي بابي قضاوتي إسلامي يعني هندي اشتي عقوبة ودان راو هندي اشتي حدودي ودان راو أو حدوداني شيء كدان راو للروي الشرعي ومرجي هي مرجو شرطي خوي هي اشتيكش معنى هي من بيوتري مروءة أويا ك بناسكي أويا أنجانداني هموشتيك جوانتك وبرزتك وتركدني هموشتيك بتشتكيني وناشرينتك اما قياسات يعني كنت زمان فرمي انا عمل الجواب وشون جيت شوين اقوري حتى الشروط حديثي ورقتني حديثه بك ابره مخوارمي مروئين به خلاف مروءات تعاملين كرد به اما لم كوملغايك وبكوملغاي جيتر فرقك حتى زان يعني كادك هيك كان بينيوا لو جنادا اوش تاني كبي اشكالنا وكوملغا حديث يعني ورنا قلت يكي بقولنا يكي لو عقوبانا يعني يكي لو حذريك كردو يعني وتانا شخصا ما دام مراعاتي او هناك كتشي بيجوانيا كان امام الشافعي فرميت والله اقر بزانم خواردوي اوي صارت كسايتي ومروءه مشكله نايخو حرامي شنيه حرامي شنيه
حرامیش نییە بۆیە ئەوەی کە باسی پێغەمبەر یوسفمان کرد عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەر یوسف لە سجن بانگیان کرد دەرنەچوو یەکەم جار دەرنەچوو بۆ دەرنەچوو قال ارجع إلى ربك فاسأله ما بال النسوة اللاتي قطعن أيديهن إن ربي بكيدهن عليم زانیان فەرمونون لەبەرەوەی لەناو ئەو مجتەمەعی کە بۆی ئەچێ ئەبێ ساحەی خۆی تەبریئە بکە ناکرێت دەرچێ لە سجن وەڵا لەسەر چی گیراوە ئەبێ هەموو دنیا بزانێ ئەم سجنێ ئەمە مەزلومێتی گیراوە لە ڕووی شەرعی و ئەیتوانی دەرچێ زانیان فەرمێ ئەیتوانی دەرچێ ئەڵێن ئەتوانی ئینسان دەرچێ بەڵام ئەم ساحەکەی خۆی ئەوە زۆر زەڕورە زانیان فەرموویان حتا ئەوانەی کە بانخوازن ئەوانەی عالمن ئەوانەی کە کەسایەتیەکن کە قودوەیەک لە ناو مجتەمع ئەوانە فەرموویانە جار وایە خەڵک ئاگا زانیان فەرموویانە خەڵک جار وایە بە موباحاتیش تۆ لە پێشاوی خەڵکەکەوی خەڵکی عەوام جار وایە مباحێک لە تۆ ئەبینێ هەندێک شتە بینن لە ئەسڵا مباحیشە بەڵام بۆ تۆ نابێ بەکاری بێنی حرامە بێت ئەبێت مەسەرەن حرامە بێت قەدەغە ئەبێت لێت بۆ ئەم لە ڕووی ئەوەوە کە ئەم نەوێتە مانعێک لەوەی کە خەڵک خەیری لێوە نەگرێت ئێستا تۆ ینی هەر کەسێک لە هەر ئاستێکا بێ ئەبێم کارێک نەکە ئەم کارێک نەکە کە ئەم نەتوانێت ئەو علمە ئەو ئەمانەتە کە خۆی پەروەردگار پێی بەخشیوە نێگەێنی جارە بەوەی هەندێک تەسەڕوفاتەوە کە ئەو تەسەڕوفاتان لەوە چ لە ئەسڵیشە مباح بێ بۆ ئێرا گونجاوی دەستخۆش فەرموو ئەسڵی بەڕێز دەستان خۆش بێ خۆی گەورە پاداشتاماتەوە من سیما عومەرم دەرچوی بەشی پەرستاریم سەلامەت بیاخوا بە زەحمە پرسیارێکم هەبوو حکمی کەسێک ئەگەر فەرزێک جێبەجێ نەکا بەڵام ڕەوشتێکی جوانی هەبێت بۆن منە ئەگەر یەکی حیجاب نەبێ بەڵام ئەوەی بە ڕەوش جوانی ناوی دەرکردبێت چییە؟ ڕەوش جوانەکە شتێکی زۆر باشە سوپاسەکرێ و ئەجر پاداشی لەسەر وەرەگرێ ئەوە کەی تریشی تاوانێکە و مەعسیەتەوە خراپێ ئەلێرە ئەبێت بەشتە جوانەکانی هەوڵدەی نقسەکەی پێ تەکمیلە بکەی لە ئوستوبی داوە و لە ئوستوبی شەرعی داوەیە من ڕۆژێک زەمانێکی کۆن ماڵی خوشکەزایەکەم دکتۆرەیە برادرێکی هات باسی کۆنەکەم ینی برادرێکی هات جلبەرگی ئەو جەناوت باسەکەی ئەفرەتێکی زۆر بەئەخلاق وەڵام سەرپۆشی بەسەرۆ نەبوو میشتم جازە هەیە دوسێ قسەیەک وەکو برا خوشکێک بکەمتی فەرموو تۆی کە من لەسەر جەنابەت بیستومە تۆ زۆر ئینسانێکی بەئەخلاقی دکتۆرێکی بەئەخلاقی لەگەڵ خەڵکە لە تەعاملتە لە هەڵس و کەوتە و خەڵک زۆر لە دەست ڕازیە بەڵام شتێک پێت بڵێم ئەم جەناب دەشتی بۆ عیادەکەت بۆ بازار بۆ ئەم لا بەولا وتم نوێژەکەی تیارەڵا نوێژەکە نوێژ ڕۆژم ناچی تم دەی ئینشەڵا جەنابەت خوا خۆشتێوێ چونکە خۆی بڕێ هیدایەتی دا عیبادەتی بکەی ڕۆژ و بگری فەرزەکان بکەی ئینشەڵا خوای گەورە خۆشتێوێ بەڵام یەک شت وەکو خوشکوبرایەک پێتەڵێم تۆ باوکشی وازم تازە مەردە بووتم تۆ ئێستا بناو بازارە عیادەکەیە بۆ شوێنێک ئەچێمانە هەر کەسێ تەماشای تۆ بکە بەم وەزعی کە ئێستا ئەم جلو بەرگت لەبەر کردووە تاوانێک بۆ تۆ دێ ئەو یەک تاوانبارە بێ بەس لەوجه هەزار نەفەر تەماشاکە هەزار تاوان بۆ تۆ دێت چونکە تۆ سەبەبکاری ئەو نەزەڕەت بکرێت ئەو خۆشی وە خۆی تاوانێک تووشە بێ وتم باوکیش لەبەر لۆچێ زۆر مڕعاتی کردبی و نازی کێشاویت و حەزی نەکردووە پێت بڵێ تاوانەکە بۆ باوک شەچێ ئەی چۆنەوە حیجابە بکەیت خۆت لەم تاوانم پارێزی وتی وەڵا زۆر مەمنونتم وانە دوای فترەیەک بیریم حیجابێکی جوانی لەبەر کرد بوو زۆر بە جوانی ینی ڕۆژێک من نمونەیەکی هێنمە عەفوان برایەک تازە خەتیب بوو لە لادەیەک بوو بە خەتیب ئێمە دەرزمانەوتە لە مەحەدەکە تەلەبەیەکی مەحەدی شەرعەکەی شەرعی بوو لە شارە زۆر ئێمە لێ مامۆستا بووین هات بۆ ئیدارە وتی وەڵی مامۆستا داخی دڵی خۆم دەرکردووە ئەم هەفتە لە خۆتبەی جومع وتمان چۆن وتی بە خەڵکە وتمە خەڵکی لادەکە وتمە خەڵکیدا ئێوە وەڵاهی نوێژ مەکەن باشە لەبەرەوەی بەڕاستی نوێژەکەتان قبوڵ نییە بەخوا و زەکاتیشی کە ئیدن هەر لەوە ئەڕوە هەر پارە سەرفەکەن هەر قبوڵ نابێ ڕۆژۆکەشتان خۆتان ماندووەکەن وتی خەڵکە تەحملی نەکردووە وتی ئەی مامۆستا بۆ وتی خوتبەکە هات نەجوابتیان بۆ مامۆستا تو وەڵی ئێوە فڵانە شەستان خۆشەوێ خەڵکانێکی علمانیە و ملحید و بێدینوانیە ئەوەتان خۆشەوێ شوێنی ئەو کەوتونە لە هەندێک بابەتە ئەیتر بۆی ئەمانی ترتان کشی بەتاڵە خۆتان ماندوو مەکەن تی مامۆستا باشم نەکرەوتم نەوەڵە تەمام خەڵکەشتی باشی هەیە
ئەگەر شتێکی خراپیشی هەیە بە باشەکانی خراپەکانی پێترکە نەک بە خراپەکەی باشەکەی پێترکی بڵێ خەڵکی نایوە الحەمدوللا مسلمانن ئینشاڵڵا خوای گەڵ خۆشتان ئێوەی ئەوە ئەهلی مزگەوتن ئێوە ڕۆژوەگرن ئێوە زەکاتدەن خەڵکێکتان خۆش نەوێ کە بانگەشەی ئیلحا دەکات خوا خۆشی ناوی ئێوە خۆشتان نەوێ خوا ڕقیتی لە یەکێ ئێوە نابێ خۆشتان بوێ یەکێک کە جادی خوای پڕۆگارەکە ناوێ شوێنیکە بۆ ئێمە مشکلەیەکی ئێمە ئەوەیەکە سەرپۆش ئەخلاقی جوانە دین و نوێژ و تاعاتی هەیە سەرپۆشی نییە بەسەر بەم شتە جوانانە خراپەکەی پێترکی نەک بەعکس طبعا لەو حاڵەتە لە کۆمەڵگەی ئێمەیان زۆرە دیسان وەکو نمونە پرداخە ئاوەکەی لێ بکەین باش خۆگەر نیوە ئاوی تیابێ نەڵێ نیوەی خاڵیە بڵێ نیوەی پڕە باشترە هەر هەمانمانەوە تاشە وەکو مامۆستا لەعلە ئەمە بێتە هیدایەتێک جودانم ڕێنوێنیەک ئەمەشگاریەکی باش زۆر ضرورش ئێمە دڵی خەڵک ئامان ئاگامان لێبێ دڵی خەڵک نەشکێنی ئێمە نەسیحەتمان لەسەرە ئێمە دوعاتین قوضاتنین ئێستا ئێمە نەحکم و نەدڵ مامۆستا ئەمە قابلی گفتوگۆیە بەس لانزانم کاتمان هەبێیانە بەڵام هەندێک جار حەقت پێیە ئەهلی ئیسلام خاوەنی حەقن توانی بیگەن بەڵام ئسلوبی گەیاندنەکەی هەڵسوکەوت و ئەخلاقی گەیاندنەکەی کێشت بۆ دروستەکە پێتوانێ یانی ئەم هەڵ ئسلوب زۆر مهمە ینی لە ئسلوب عنوانی ئینسانە بەڕاستی عنوانی ئینسان ئسلوبێتی ینی ئەو جان بە شەرعیانی کە تۆ زۆر جار هەیە تۆ حەقێکت پێیە خەڵک لەبەر حەقەکە لەبەر ئوستوبت حەقەکە وەرناگرێت وتراویشە الإسلام قضية عادلة بابتي أم إسلام زور عدالة وحق لكنها وقعت بين أيدي محامين فاشلين جاروا أوانيك دفاعي لكن بأسلوبك الشبرز دفاعي لكن أو أنا ابن السبب أويك خلقك حقك ورنقري يعني جاروا توح حقك لبر أسلوب ورنقري بوي موضوعي أسلوب زور ورقرين قال جزاك الله خيرا فرمو دكتور يا أخو بخير من نشتان صاغ بأخو خواهي قورة پاداشتان باتو من پرسیارێک مەبوو لە کۆمەلگا جاروێ ژیان ناچارتەکە هاوڕێتی کەسێ بکە یان لەگەڵ کەسێکابی کە با بڵین ئەخلاقی وەکو ئەخلاقی تۆ نەبێ زۆر جیاوازتر بێ بەس بەلایانی خراپ من چۆن تەعامل لەگەڵ ئەمە بکەم والله جاري أصل وايا بيا بزاني برا طبيعة لا برادري وتاكلية طبع الزه يعني ويا لا تاكل كردني خلقي خرابة بإنسان زهور يابي أصل وايا نيكي تاكلكردنی خەڵکی خراپ نەکەی ئیلا بۆ خەڵکێک نەبێ تۆ کابرات بانخوازێکە پێویستە کات تێکەڵی هەموو خەڵکی بکە بۆی هەموو خەڵکێکی خراپی جاریوە هەیە لە دایرەیەکی جەنابی مامۆستا لەوانەیە مەبەست پێی ئەوەی لە قوتابخانەیەکی مەسەلەن زين شلون زانیان فەرموویانە فەرقێک هەیە لە بینی مەعاریف و لە بینی ئەصدقاء و فەرقێک هەیە خەڵکێک هەیە تۆوەکو تعامل لەگەڵ هەموویە بجوان بێ لەگەڵ هەموویە ڕوودخۆشە لەگەڵ هەموویە حەق کارێکت پێ بکرێ ئیکەی تۆ سەهلی ئاسانی بەڵام برادریکردن هەندێک تایبەتمەندی هەیە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسیەکە فەرمێت ئایا پێتان بڵێم ئەوەی کە خوای پەروەردگار مەنعی کردو لەسەر ئاگرکێیە فەرمووی بەلە یا رەسوڵ الله یعنی ئەوەی کە ناچێتە جەهەنەم خوای پەروەردگار مەنعی کردو بچێتە جەهەنەم فەرمووی على كل قريب هين سهل قریب ئەوەیە کە لە بەردەست بێ بۆ خەڵک هەر کەسێ بتوانم خزمەتی هەر کەسێ بکەم کار ئاسانی بۆ هەر کەسێ بکەم چاکەیەک بۆ هەر کەسێ تەقدیم بکەم إحسان وخيرك بو هركسي بيه نابرسم كي كم بوي قريب بيه آسان بيت هين يعني متواضع سهل إنسانك سهل بيه لحوارية سهل بيه لكرون فروشتنية سهل بيه لقبول كردنية عزرية سهل بيه لتعاملية دجوار والرقو نبي بلان برادري شونا داخل بوني كومل أسرار وتيكالي ويعني شو روش بيكو بون زور جار يعني بعد لك أما إنسان ورياوي يعني شو جاروا بويا من أليم يعني بتايبتي إنسان للتمني جناب تانيش يعني إنسان أبي وريابي يعني شكون جاروا منها تاني تشجيع ناكين بويك برادري خلقي خرابك بلام تشجيع كين لقالها مكسكة شاك بي فرقك هيك تو من روغاشيم أخلاق جوانيم هلسو كوتم لقالها مكسكة بلام برادري تايبت مني هي بويا فرميت المرء على دين خليله إنسان لسر ديني برادركيتي فلينظر أحدكم من يخالف زان تماشاك برادريكيك بلام أخلاق قشتيك وتعامل وروخوشي وقشي وأنا يعني قشتي يعني جزاك الله خيرا فرمو وصيان خواجه زاواتو لشتان ساوي أخو مناكار أزاد خوينتكاري كوليجي عند أزياريم الله برسياريكم أبو مصيان
چۆن کەسێک ڕەوشی خۆی هەڵبچەنگێنێت و چۆن کردەوەکانی بڕازێنێتەوە بە ڕەوشی. ئەمە ئەخلاق جوانەکان زۆر جار حسن الخلق و سەیر و سوء الخلق لە شەرع دیاری کراوەتەمە زۆری، یعنی داری کراوە چی ئەخلاقی جوان چی ئەخلاقی ناشرینە. و هەندێک جاریش تۆ بەهۆی زانیان فەرمویانی ئیمامی غەزالیە فەرمێت عیبی خۆت نوقسانیەکانی خۆت تا نەزانی ناتوانانی خۆت چاکی. من تا نەزانم عیب و نوقسانی خۆم چیە نازانم ناتوانم چاک. ئەڵێ 4 ڕێگەمان هەیە بۆ ئەوەی کە عیبەکانی خۆت نوقسانی خۆت بدۆزیتەوە. یەکەم لە بەردەستی عالمێکی ڕەبانی چاوڕۆشنی وردبین و دووربین لە خواترس لە بەردەستی یابی بە مروری زەمان خۆت پێ ناسێنێ. بەڵام دەسەدەیە زیاتر ئیمامی غەزالی فەرموویەتی ئەمە زۆر کەم دەسەکەوێت. لەو عالممان زۆر بەس لەم نوع ئەمان کەمە بەداخەوە. دووهەم برادێکی دڵسۆزی بەسۆزی حەریس ئەهلی چاوڕۆشنی و باش بە مروری زەمان شتەکانت پێ بڵێ. ئەڵێ ئەمیشان کەمە زۆربەی برادر ئەڵێ یان مداهینە یان حەسوودە. مداهینەوەیە کە زۆر جار نازم تعبیرە کوردەکەی نەختی لەوە چێ گونجاو نەبێ مداهین ئەو زۆر جار هەر دێتە پێشۆ لێ تو بیر تەکەم ووا بووە مەدح و سەناومانە بەڵام لە ژیانی هیچیت پێ ناڵێ هیچیت پێ ناڵێ پێت ناڵێ کاکە من لەوە چێت ئێستا مامۆستا عەباس لە شتێک من لە کتێکڵێ لەگەڵێ کە شتێک عیبێک نوقسانی غەڵەتێک لە من بێ کە ئەم پێم نەڵێ من جاروای دوای ئەزمموی 10 ساڵ بۆم دەرەکەوێت دنیای خەڵکم تۆراندووە. بەڵام ئەگەر ئەم پێی زاندی وەکو بەرمامۆستا جەنابی وەکو برادێک بە منی وتبێ 1-2 سێمانە تەرەکە کاری بۆم زۆر ئاسان کردە زەمانی زۆر بۆ من کورد کردوێتەوە. ئەڵێ زۆربەی برادریش یان مداهینە یان حەسوودە هەز ناکە پێشکەوی. سێم ئەڵێ گوێ لە قسەی دوژمنەکانت بگرە گوێ لە قسەی ناحەزەکانت بگرە. ئەو ناحەزەی کە هیچت لێ ناشارێتەوە و عیبەکانت باسەکە بەسووترە لە برادێک کە هەموو شتێکی لێ شارێتەوە مجاملەتەکە. چوارەم ئەڵێ لە تێکەڵکردنی مجتەمەعە ئیسفادە لە خەڵک ئەهلی خێر و شەڕش بکە. خەڵکێک هەیە کە زۆر بە قەدر بۆ ناو خەڵک ئەڵێن تەماشاکە چەند بە ئەخلاقا چۆن چیوت لەو مۆقفە چۆن لەوێ چۆن بزانە تۆش ئەوانە بکەی پێی جوانەبی. خەڵکێک تریش ئەڵێن ناو خەڵکە شکاوە و خەڵک حەزی لێ ناکە خۆشی ناوێ ئەڵێن لەبەر وای کرد هەتا لە مەجلیسێکە کابرا جاوای قاقایکی پێکە لێداوی نەکەم ڕاعاتی گەورە وشت ناکە لە مەجلیس خەڵک لەبەر خۆیان چ پێیەکەکەن تەماشای ئوستوبەکەتەوە ئەخلاقەکە بزانن تۆیش واوکەی وات پێ ئەڵێ. يعني استفادة حتى ابن قيم الله مالك هبوا كبرايك دانا ابو خادميك دانا ابو طبيعي زور خراب برادر كان تخوات وكسن دوزو امانه به والله يعني اتعلم عليه مكارم الاخلاق او توديج تخو او صفته تخو او شت مش زانب او صفته خوش بكم خراب يكي تريج بك يعني بمر رجعنا انسان ثانيه بتايبتي انسان يعني يكو ما مصاش ما جاي بيك الاخلاق القرانيه كان سيرتي في غمري خواه صلى الله عليه وسلم مواقف كاني يعني اما مواقفانا كأبي دين السربون من هناك هنمو شو بسالي جناب زوا جرينجا إمام الذهبي لكتابي تاريخ الإسلام أفرميه كبرايك هبو ناوي مسعود محمد الهمداني بو أم بياوا هر كسي حالي برانبر بكردايا داوي عذري بكردايا ببي أوي تفتيشي عذرك يبكى وببي أوي تحقيقي شبكى أنظر مهمة سيواجهك كعذرك التحليلي بوكا شكالي دنيا بوكا شبر زيكا وطريق شكاته ببيعوا تفتيش بك ببيعوا تحقيق بك أي فرمو الماضي لا يذكر بيوت رابردو باس ناكري كأنما هر ندوتو هر ندكردو واي اللي هاتبو قالت أمبيا واي اللي هاتبو بدو تايا مسعود محمد الهمداني أو الماضي لا يذكر أو دائم كعذر بعيد رابردو باس ناكري الله قدر يخوي برد أمبيا وفاتي كرت هذا خو بيا شخصك إمام ذهبي باسك هذا خو شخصك وتيان وتي لخوا بيني موت مسعود خوي برد شلون لقلت تعاملي كرت تي والله خوي برد شو من حضوري خوي برد بيوتم بي فرموم يا مسعود الماضي لا يذكر خذوه إلى الجنة تي مسعود رابردو باس ناكري بيبن ببهشت زور مهمة ما يعني زور مهمة تويت كاتب يبين كاتب أم صفته يكي كعذري بوته هنا تاريخي ما كروا عذرك قبول كعفوك با خوي پروردگار عفوتك يعني حتى المشكلة خزان وعائلة ودوست وبرادر كان جا ويا زور قرص لسري
زۆر قورسە لەسەری کە عوزر بێرێتەوە و زۆر قورسە لەسەری عوزر قبول بکە ێژە کاکە تازە تۆ یعنی مەلەفی تۆ لای من تەواوی کرد بەڵام جاروایش هەیە ئەگونجێ لە ئەخلاق جوانی ئەخلاق بەرزیە ئەگونجێ تۆ مەزڵوم بی بەرامبەرەکەت مسلمانێک کە برایەکتە کەسێکتە خزمێکتە ئەو زاڵمەکە بێ بەڵام ئەو وا پێخۆشە تۆ عوزر بێنیتەوە تۆ خۆی بە مەزلوم دەرکەوێت قەیچێکە لە بەردڵی ئەوەش بکە هیچ لە تۆ کەم ناکە ئەخلاق ئینسان زۆر بەرزەکاتەوە ئەنجا نظرم ئەمەم ئەخیر گەشتم قسە جاروا هەیە تاوانەکە با بێژن لە منان نییە من هیچی تانیە بێڵم کاکەدا من داوای لە بردونەکەم بەڵی شەڵا جارێکی تر ئەو ناکەم چونکە ئینسانە عاقڵەکان زەنانە فەرمون ئینسانە عاقڵەکان جورئەت ئەدەن بە خەڵکی نەسیحەتیان بکە جورئەت ئەدەن کار ئاسانی یەکەن کە خەڵکی عیبیان پێ بڵێ بەهدی وەرێگرن زۆر سپاس یەکەن جار وایە حتا هەندێک کەس هەبووە کە وتوێتی من جار وایە شتێکم پێ ئەوترێ لە منان نییە پێم وتم وەڵڵاهی ئینشاڵڵا جارێت نایبینی لە من دەستت خۆش بێ ئەو دەلالی دڵسۆزی لە منیش هەنە بۆڵێ بەس وتم ئەگەر وانەڵێم جارێ ترشتم پێ ناڵێ بە ئەمە جارێ بۆ بکەمەوە جزاك الله خيرا فرمو مامۆستای سوپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بین لە خزمەتتان ناوین ئەمڕۆ من ئەحمەد فاروقم خوێندکاری قۆناغی دۆم لە کۆلێجی پزیشکی هەمومان نەزانین لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرێک لەو کەسانی کە مسلمان بوون بەهۆی ئاکار و ڕەوشتە بەرزەکەی پێغەمبەری خوا مسلمان صلی الله علیه وسلم وەک لەوەی کە بەپێی بەوتەکانی بوو بێ و تەنانەت پێشەوەی کە وەحیشی بۆوێ بە صادق الئەمین بەناوبانگ بوو لەناو خەڵکیە بۆچی ئێستا ئەو شێوازە بانگەوازەی کە لەڕێی ڕەوشت و ئاکاری جوانەوەیە لە ناومانە کەم بۆتەوە و چی بکەین بۆ ئەوەی دووبارە ئەم طریقە جوانە بگەڕێنەوە بۆ ناو خۆمان و کۆمەلگا خۆی گەور پاداش خێر بدات وڵا جەنابەت ئینشاڵڵا بی بە دکتۆرێکی موفق موفقت کە ئێمە جاروا هەیە پەلە و پایە و شەهادەکان زەرەرمان لێت طبیعەتی بەشەر ئەگەر ئەم نەفسی بەشەرە تێر نەکراوێت لە پەروەردەی ئیسلامی باش تێنەگەشتە بێ و پێ نەگەشتە بێ باش تێنەگەشتە بێ و باش پێ نەگەشتە بێ کە دەرئەکەوێ خراپ یعنی مەدحی خەڵکی احترامی خەڵکی احتیاجاتی خەڵکی بۆ ئەو خراپێکە با نمونەیەکی دکتۆر بێنمەوە دکتۆری چاکمان زۆر زۆرە و خزمەتی زۆر گەورەشەکەن دکتۆری ئێمە شافێ فەرمێت ناچمە شارێ عالمێکی تانە بێ پرسیاری دینی لێ بکەم دکتۆرێکی تانە بێ بۆ جەسەتم پرسیاری لێ بکەم بەڵام دکتۆر جای وایە بەهۆی شەهادەکەوە بەهۆی شەهادەوە ڕۆژە برادێک وتی بە طبیبێکم وتووە بە دکتۆرێکم وتووە وتمە تۆ بۆ مجاملەی خەڵکی ناکەی تێڵا طبیعەتم وایە هەر طبیعەتم وایە من هەر ساردم لە تەعامل لە میراقی بە هیچ وەنێ وتی قەدەری خوای پەروەردگار مەسوولێک هات بۆ لای مەسوولێکی بەرز کە ناویشی بێنم ئێستا هەمووتانی ناسم پێویست ناکەم وەڵڵاهی زۆر مجاملەی کرد تا دەرگا لەگەڵ دەڕۆشت زۆر احترامی کرد وتی منیش پێم وت دوای بەهەم مەرێ کاکە بۆ ئەم مەسوولە بۆچی توانیت مجاملە بکەیت بۆ توانیت قسەی جوانت کرد لەفزەکانت اختیار کرد لە خزمەتتام تۆ ئەوە مجاملەی باشت کرد لەفزی جوانت بەکارهێنا تا کۆتایی لەگەڵ یا ڕۆشتی بۆ توانی ئەمە بکەیت کاکە گیانە مە لە تەبعدایە بەڵام ناتوانانی بیکەیتەوە ناتەوێ بیکەیت ئێمە جاروا هەیە دەرکەوتنمان تر بە پلۆپایە بێ پۆست بێ عەشرەت بێ شەهادە بێ علم بێ حەت علم علومی شەرعی شخصی وا هەیە ئیمامی غەزالی فەرمێت جاروا هەیە حەدیثە لەبەرەکەی ئەم حەدیثە ئەگەر علمێکت هەیە تەزکیە و پەروەردەکەی لەگەڵا نەبێ جاروا یەک جانبی تەزکیە و پەروەردەکەی ئەهمالەکەی لە علمەکە زۆرە چی جانبی تەزکیە و تەربیە و هینەکە ئەهمالەکەی لەوێ عالمێکی گەورە بەڵام لێرە هەر مناڵێکی بچووکی یەک مشکلە تریش بۆ دروستە بێ تۆ لەوچە کبرێکت تیاابێ ئەو کەسە کبرێکتە بە علمەکە ئێستا مەجاری دەرخستنی کبرەکەی هەیە جاران نەیبوو سە بەهۆی علمەکەشەوە بوو بە متەکەبرێکی گەورە جا بۆ ئێمە بۆ مصیبەتێکی گەورەش جزاك الله خيرا والله گەورە پاداشم مامۆستایان من محەممەد عومەر وڵا پرسیارێکم هەبوو ئەسێن نەبێ جەنابتان فەرمودێکتان هێنا المەڕۆ على دینی خەلیلی ئەسێن نەبێتوانی ئەم لە میانەی ئەم فەرمودەیەوە بەکاری بێن بۆ ئەخلاقیش ینی هاوڕێ لەسەر ئەخلاقی هاوڕەکەی بێ وا فەرمی المەڕۆ على دینی خەلیل لەبەرچی لەبەرەوەی ئێمە بە مروری زەمان لەگەڵ یەکترا تۆ چۆ مەجلیسێک تێکەڵی کۆمەڵ خەڵکێ بکە هەر کە باسی یەکێکی ئەڵێت خوا با خێرمان نەچێ باسی مەکە با تاوانبار نەبین غەیبەت کەبائیرە
لە مەرسێکی تر باسی ترێکیش خۆ باسی مەکە وریابە باخیرمان بۆ قیامەت پێویستمان بە حەساناتانە هەیە یعنی بە مروری زەمانوات لێکە ئەم ئیشت لە قورسەکە کە ئیشێکی قورسە بەڵام تێکەڵی خەڵکێکی تر بکە برادێک وتی من جار وا هەیە جارە بە هەندێک لە نوکتە و قسە و باسەکانمە هەندێک تعبیری سەریحم بەکارهێوت هێنا بۆم دەرکەوت هەندێک مەجالیسە زۆر عیبە هەندێک نوکتەی سەریح و ئەمانە لە هەندێک بابەت و هەندێک تعبیر و هەندێک وتی دوایی بۆم دەرکەوت نەم بووە سرکەم بیرم لێ کردو بەهۆی تێکەڵیم لەگەڵ برادێکە کە ژیانی غالیبی ژیانی ئەو نوکتۆشتانەیە من شەو تەبعەم لێ دزیوە ئەو بۆیە لە تێکەڵکردنی خەڵکە ئینسان ئەو بی ئەو واقع ئەو ژینگەی کە تایەتی زۆر کاریگەری بێ لەسەر مامسە بەڕستکاتی بەرنامەکەمان بوو کۆتایی ڕوا پێم خۆشە ئەگەر ئاماژەی بێ بە کورتیشیانی چونکە کاتمان نییە قورآنی پیرۆز زۆر باسی و قەوم و گەل و کەسانی کردووە کە باڵێن ئەخلاقێکی خراپ بە هیلاکا بردوون یان خوا غەزەبی لێ کردوون تاوان هێنان و باسی ئەمانش لە قورئانا بێ حیکمەت نییە بۆ ئێمەشە بە کورتی ئەگەر ئاماژەیەک بدەیت بەوانە سپاس دەکەم من پێشەوە چیرۆکێکە بۆ حەزم کرد باسی کە مڵام قایسە ئەگە گرنگە ئەوە بکە بە کۆتایی کەسم نییە کامیان پێت گرنگە طبعا موضوع ئەوەی قورئانەکە ئاماژەیەکی پێکەم مامۆسایان لە قورئانە هەموو ئەخلاقانی کە هەر قەومێک بەهۆی شتێک و تیاچووە جارەوە بە شتەکە یەکەم شرکیاتیان هەبووە دووەم تەسەڕوفات و کۆمەڵە شتێکیان هەبووە ئەم تەسەڕوفاتانە کە بوونە قەومی لووتە غەیری قەومی شوعەیب مثلا لە میزانە چیان کردو هەر قەومێک ئەم قەومانە ئەمە ئاماژەیەکی سەریحە لە قورئانە بۆ ئەوەی کە ئەم سیفەتانە هەر کەسێکی بیگرێتە بەر نەتیجەی خراپە بێ عقوبەی خراپە بێ و ئەو دەرزێکی گەورەیە کە لە قورئانیش نمونەی ئەخلاق جوانی و ئەخلاق خراپی زۆر هاتووەتەوە بۆ ئەوەی کە بەم ئەخلاقانە خۆ جوانکی بۆ وەکەیتیش خۆی لە پارێزی ئەو نمونەش حەزم کرد باسی کردم بۆ گرنگی و گەورەی ئەخلاق شێخ عوثەیمین شێخێکی هەبوو کە شێخی هەمویان بوو شێخی ئەو عولەمانی سعودی زۆر بەیان بوو شێخ بن باز بوو شێخێکی گەورەیە عەبدوڕەحمان ناسر سعدی لە هەموو بابەتە عیلمیەکان تقریبا شتی نووسیوە لە زۆربەی بابەتە عیلمیەکان شتی نووسیوە و لەسەر هەمووشیوە موضوعی تەفسیرێکی زۆر جوان و پیرۆزی هەیە ئەڵێ بەڵام ئەم پیاوە پیاوێکی زۆر نەرم بووە لەوە خەڵکە زۆر بە ئەخلاق بووە زۆر بەدین بووە کە ڕاوش بۆ مزگەوت زۆر جار ئەڵێ دایم مناڵی بینی شیرینی پێدا و بانگی کرد و لەگەڵ خەڵکە زۆر ئەخلاق جوان ئەڵێ لە خەوا بینیم وتم شێخ وەزع چۆنە لە قیامەت وتی خوای گەورە لی خۆش بوو و وەزعم زۆر باشە وتم شێخ عوثەیمین فەرمێت بە ڕەحمەت دەڵێت پێم وتم چی زۆر ئیسفادی پێگەیاندی لە قیامەتە چی زۆر ئیسفادی پێگەیاندی بە تەوەقعی ئێمە لەوچە تەفسیرەکەی لەوچە ئەو کتێبانەی کە بەڵاوی کردوتە عیلمیەکەوت بۆی ماوەتەوە ئەڵێ پێم وتم چی زۆر ئیسفادی پێگەیاندی وتی حوسن الخلق ماشەڵڵا یعنی ئەخلاق جوانی ئەوە وەکو مامۆستا کۆتایی هاتەوە کۆتایی هات یعنی ئێمە ئەم خاڵە مۆزوعی ئەخلاق ئینسان هەوڵ بدات طبعا لە هەموو شتێکش ئادابی خۆی هەیە لەگەڵ دایک و باوکە لەگەڵ دراوسەیە لەگەڵ مناڵە لەگەڵ یعنی لە کڕین و فرۆشتن تا لە هەمووی ئەخلاقیاتی و ئادابی خۆی هەیە و بابەتێکیش نییە لە شەرع ئاماژەی پێ نەکرا ئینسان مڕعاتی ئەو ئاداب و ئەخلاقانە بکە ئینشەڵڵا لای بەرزەوەی لای خۆی خی گەورە پاداشتان باتەوە بەڕێز مامۆستا دکتۆر یوسف گرمیانی بانخواست مەجلیسەکەت ڕازاندینەوە بەخسەر خۆشەکانت خی گەورە ئینشەڵڵا بۆ بکاتە سەرمای ڕۆژی دوایی سپاسی ئێوەشەکەم کە لەم مەجلیسە زیکرەیە بەشدار بوون ئینشەڵڵا ماجورن مستەفیدن سپاس بۆ هاوکارانم کە زۆر ماندوومان کردن دەستیان خۆش بێ خۆی گەورە ئینشەڵڵا پاداشیان باتەوە سپاس بۆ بینەرە بە ڕێزەکان کە لەگەڵ مانامانەوە تا کۆتایی بەرنامە ئینشاءڵڵا شەوی دادێ لە خزمەتتان نادەبینەوە تا ئەو کات بەخواتان ئەسپێرین شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ